هەڵەبجە لە ئامادەکاریەکی سەردایە بۆ ئەوەی سبەینێ دەست بە فیستیڤاڵە بەناوبانگەکەی هەنار و پاییزەی بکات، چونکە دەشزانن میوانێکی زۆر ڕوویان تێئەکات. بۆیە سبەینەی کردە پشووی فەرمی و بە هەموو فەرمانبەرانی وتووە کارا و چالاک و کاراسان بن بۆ بەشداریکردنی بەرفراوانی هاوڵاتیان لەو بۆنە گرنگەدا. لیژنەی ئەمنی پارێزگاکەش 8 ڕێنمایی بۆ ئەو میوان و هاوڵاتیانە دەرکردووە، لەوانەش نەبردنە ژوورەوەی چەک و دەمانچە و هەموو جۆرە خواردنەوەیەکی کحولیشی قەدەغە کردووە و نابێ کەسیش دڵی بڕەنجێ، چونکە هەر کەسێک بەر لەوەی داخلی ناو فیستیڤاڵەکە بێت پێویستە بیپشکنن. دیمەنەکانی دوای نیوەڕۆی ئەمڕۆژ ئەوەمان بۆ دەرەخەن کە ئەو شوێنەی فیستیڤاڵەکەی هەڵەبجەی لێبەڕێوە ئەچێت جم و جۆڵێکی زۆری پێوە دیارە. بەشداربوانی بەشداربووان ئامادەکاری ئەکەن بۆ ڕێخستنی دوکان و کەپرەکانیان. سەیفور ئەحمەد بەشداربوویە کە بۆ 1964 چۆنیەتی ناسینەوەی هەنارە بەناوبانگەکەی ساڵەخانی هەڵەبجە ئاشکرا ئەکات و ئەڵێت ئاگادار بن توێکڵەکەی سوور و ناسکا هیچ شکاوی و سوتاویەکیشی پێوە نییە.